وشار هەڵەبجەی ناسنامەی نەتەوەیەکە و ئێمە ئەمڕۆک و هەردوو ڕێکخراوی سروشتی کوردستان و ژینگە دۆستانی شارە زور و باشمان زانی کە خەڵاتی ڕێزێنان ببەخشین بە بەڕێزیان کە ئێمە ئەمڕۆ شەرەفی ئەومان پێبەخشرا. دیارە بەڕێز کاگوشیار لە ماوەی ڕابردوودا هەوڵ و کۆشێکی زۆری کردو بۆ ئەوەی ژمارەیەکی زۆر بەرچاومین لە کوردستانە کۆبکاتەوە کە بەشی زۆری ئەو مینانە ئەگەر کۆ نەکرایەتەوە بە دڵنیاییەوە بەشێکی زۆری ژینگەی کوردستان پیس دەبوو و زۆرێک لە زیندەوەرەکان و ئاژەڵەکان و پەلەوەرەکان و بەشێکی زۆر لە مرۆڤیش تیا دەچوو، بەڵام بەڕێزیان توانیوێتی ئەو هەوڵە بدات کە بەشێکی زۆر لەو مینانە کۆبکاتەوە. خۆشبەختانە ئێمەش ئەمڕۆ باشمان زانی کە لە نزیکەوە چاومان پێ بکوێت و شەرەفی ئەومان پێبەخشراکە و خەڵاتی پێبەخشین. وەڵی ئەو خەڵاتە من هەستەکەم خوا هەردوو قاچەکەی پێداومەتەوە، چونکە ئەو خەڵکانە دیارە وەفانێ بۆ کارەکەی من بۆی ئەم خەڵاتانم پێبەخشنەوە گەورەی خۆیانە و باوەڕ ناکەم مێژوو ئەم خەڵکانە لەبیر بکە. میژە تا مردن چاویان مازەکەم وازانمە خوا هەردوو قاچەکانی داوەتم بەردەوامی جەدا بە کارەکەم 386,000 ئەلغام مەڵگرتووە. یعنی ئەو عادەتە کە پێتان ئەڵێم ئێستا باوەڕم پێ بکە من زۆر جار چوم ئاخر شەر نییە مەسەلا من چوومەتە مەرجە بۆ باوەڕم پێ بکات ئەتا 40-50,000 ئەلغامی تیا بووە. ئەوە ناکاتەوەی کە من هەموویم هەر لەژێر ئەرزە هەڵگرتوێ، ئەوانەژم هەر کۆ کردووەتەوە.